سڵاتان لە بێم کاتتان باش لەڵقێکی دیکە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بڕگە بابەتەکانی بەرنامەی هەفتانەی ئەم جارە جیاوازە تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڵاتیەک لە ئاکرێ لە ڕێگەی چاکردنەوەی ئامێری ئەلەکترۆنیەوە بژێوی ژیانی پەیدا دەکات. لە سلێمانی پیاوێک گەلەریەکی کە لە پووری دەکاتەوە. پیاوێک لە سلێمانی خولیای ڕستن و چنینە. لە شاری هەولێر دارتاشێ کۆمەڵی داهێنانی لە کارەکەیدا کردووە ئەویشەوەیە لە ڕێگەی داری فرێدرا و پێکاڵک دووبارە ڕیسایکلیان دەکات و کۆمەڵێک بابەتی جوان لە دار دروست دەکات. ئەو هەمتوانیوێتی ڕیسایکلین بۆ بابەتانە بکات کە ژینگە پیس دەکەن، هەمتوانیوێتی بژێوی ژیانی خۆی لەسەر دارتاشی دابین بکات. وەستا فازل لە دایبی شاری هەولێرم لە ساری نزیکەی 2000 دەستم بە کاری قەنەفە و شتوا کرد بیدایەتی وەستای قەنەفەی بوو. پاش فترەشی دوای حەزم چۆ سەر ئیشی دارتاشی و شت دروستکردن و دیکۆرات و ئەو بابەتان. جیازی کارەکەی من ئەوەیە کە ئەو دارانە ئەم داری کۆنەکە پێای دەکەم و دەست و برادر دەرێ لەگەر ئەوانی بازاڕی فەرقەکەی ئەوەیە کە ئەوان داری نوێ بەکاردێنین، ئەم داری کۆن و بەکاردێنین بوو دارەکەم پاچیان دەکەمەوە ئەوە هەمشیگەش خەیان دەکاتەوە. پاشەوەی کە دارەکانمان هێنا لەکن لای ئەو برادرانە ئەو دارانی کە بێکەلک و خەرک فڕێدا و لەوانەیە ژینگە پیسکاتن و لەوانەیە داروشتەگەمە پێ بکرد دەستخوان پێ بریندارکەن و توش سەرێشە ئەوانە بن. ئێستا دارەکانمان هەمە هینە لە ڕاندەماندا و خایانمان کردەوە ئەو قیاسیان من کە مەبەستمە قیاسەکە حەزر دەکەم شوێنی بزمارەکان دەمێنێ ئەو بزمارانێک کە ئەوە دەکەم بەو هەویرەی شوێنی بزمارەکان پڕ دەکەینەوە ئەو شتێکم بەبەستمە ئەو قیاسی لەسەر قیاسی بڕیتم شتێکی پێ ساز دەکەن ئینشاڵڵا شتێکی جوان دەرەچێت. ئەوەی کە مەبەستمان بۆەوە لە کۆتایەکەی دەگەیشتە کۆتایەکە ئێمە بەستمان بۆ دروستمان کرد ئەوە مێزە لە بۆ گوردانشتووە لە بۆ مارێ بەکاردێ لە بۆ شوێنێک لە بۆ توکار لە باش شوێنەبی دەتوانێت بەکاری بێنی لە بۆ گوردانشتووە گوری لە سەدا دەرێت هیوادارم ژیانی هەموو کەسە وەکو گوڵ بێت. هەر وەک دەبینن ئەوە ئیشەکەیمدا دەتوانی بەکاری بی لۆماری لە هەر شوێنێک بی گول و سەرداری بە ئارزوی خۆت هەر شوێنێک گولی دادەنێت دەتوانین داینەی ئەم دەیفرۆشم دەدەم ئەو مەشتەلانە ئەوان ئیسفادە دەکەن میژ ئیسفادە دەکەن. هاوڵاتیەک لە ئاکرێ زیاتر لە 30 ساڵە کاری دروستکردنەوە و چاکردنەوەی ئامێر ئەلەکترۆنیەکانیان بە تایبەتی رادیۆ و تەلەڤیزیۆن هەرچەندە کە خۆی بڕوانامەی دیبلۆم و بەکارەلوێسی لە 2 بواری جیاوازدا هەیە بەڵام لە کارکردن نەوەستاوە. ئەو هانی گەنجان دەدات بۆی کە لەسەر پێی خۆیان بوەستن کەڵک لە توانەکانیان وەربگرن.
شوشة كوسر أبوي. برو شوشة بس شوشة. نام من شيرزا سليم ياسينة من 6 تكنولوژیا خوند والبداية سرتا دا من که دست به شولیت کرد از هرچند من خوند بس با از بو ما شاگرده که دا از تجربه عملی پتر ور بگیرم و سال 1982 کم آواره ایرانی بودم ویرم دسته پشتی گس که هات ما به سال 92 از یکی بوم دامزنت رادیو تلویزیونت آکره طرب شنازیه و حتی نوکش از بردام وی کاره و بیا سرچاوه که دهات من و جان خوب پریوت ببم من 3 سال وقتی تکنولوژی خوندی یا تلویزیونه از چون بوم بر روستایی که الهبلیره وقتی مالا ما الهبلیره بو از لیوری گلک فره شوبم پشتی سال 1982 من پیوندی بشورش کردی و از بوم پیشبرگ ما که کرد پشتی اینگی ام آواره ایرانی بود ایرانش من افشولت کرد من قد پشت خونه کردی به شوله چون که هر شوله که هر تو بسرکفتی بی تیواب عشق با ادگل به شوله تو به شوله بکی باشی برام چاوت بی توی باشی؟ از داخاز گنجات کم گنجت کردستانه که دستا دانه هلن دستو پیس پینه بن شول دی شول کی شوله که کم بیت یا زیده به هر شیوه که رنگی که بیت دبی تو جانا خود تمیم که تو دبی سر پیت خور را بوستی مثلا نکاس که ساعت که ما بشوله باور بکه از خوشی گلک بشولید بم علی ابراهیم طالب صلوات خدا سر بن بیشی از گلک خوشی که گریام بس من شوله خوشتر و کاری خوشتر ندیده با ڕستن و چنین یەکێک لەو کارە دەستیانەیە کە لە مێژە خانمان گرنگی پێدەدەن بەڵام ئەمجارە جیاوازتر لە خانمان شێرزاد لە تەمەنی 10 ساڵیەوە خەریکی کاری ڕستن و چنینە ئەویش لەسەر دەستی دایکی فێری ئەم بەهرەیە بووە ئەو دەڵێت کە توانوێتی لە کارەکەیدا سەرکەوتوو بێت و چەندین بەرماڵ و سەرشانی خانمانی لە خوری ڕەنگاوڕەنگ دروست کردووە دەشڵێت پێویستە گەنجان پابند بن بە هەوڵ و تواناکانی خۆیانەوە
من شێرزادی محەممەدی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان شاری مەهابادم تەمەنم 33 ساڵە تقریبان ئەوە 7 ساڵ دەبێ کە ئیشی چنین دەکەم لە دایکمەوە فێر بووم و دایکم زۆر شتی پێکتومە شێوازی چنینەکە جۆری چنینەکە جۆری قولابگرتنەکە و زۆرهای چنینی دیکەی فێر کردومە ئەو زمانی کە دەستم پێکرد تەمەنم 25 ساڵ بووە ئەلحەمدولیلا ئیشێکی باشە بۆ من دەتوانم شتهایەک ساز بکەم کە دە فکری خۆمدایە و ئینشاءڵڵا ئەگەر خوا ڕاست بێنێ دەمان هەوێ معمەلێ بکەینەوە بە نێوی کوردەوە بێ کە بڵێن کورد ئەو شتانەش دەزانێ هەر دوای شتی وڵاتانی تر نەکەوین. لە چنینەکاندا بە زۆربەی زۆر دوو جۆر چنین بەکاردێنین یەکیان لەو چنینەیە کە لە شێوازی فستەقا فەندوقی پێ دەڵێن یەکشیان لە چنینی بەرجەستەیە کە بەرز دەبێتەوە شتەکەت بە شێوازی بەرز دێتە سەرەوە ئەو دوانە زۆر زۆر بەکاردێنین دە چنینی کڵاودا دەچنینی سەرمێزەکاندا دەچنینی سەرشانەکاندا شێوازی دەدەینێ ئەوە چنینێکی تایبەتیشمان هەیە پێی دەڵێن چنینی سادە کە بۆ ئەو گوڵانە بەکاردێ بۆ چنینی گوڵیا بۆ چنینی شتێکی سەرمێزێکی تایبەت و کە هیچ جۆرە بەرجەستەگیەکی تێدا نەبێ یا هیچ جۆرە فەندوقەیەکی تێدا نەبێ ئەو چەند جۆرە چنینە هەیە لە لایمە زۆر دەکردرێ. ئەوان لە شێوازی هێشوترەیە هەروەک دەیبینن وەک هێشوی ترێ هاتوۆتەوە خوارێ ئەوەشیان لە شێوازی لەوزیە چوارگۆشەیە کە تەبەق تەبەق دەچێتە سەرەوە گەورە دەبێتەوە ئەوان سەر فڕنە بۆ سەر فڕن بەکاردێ ئەوانە دەستگردن ئێمە جگەل لەو چنینانە فەرشی نەدەچنین یا فەرش دەچنین وەک قەتعە بەکاردێ وەک دەتوانین بەرپێ بۆ بەردەرگای مەدخەل و شت بەکاردێ لە قیاسەی دڵخوازی ئەو کەسانە سەرشان دەچنین بۆ سەرجلی کوردی کە بۆ نەورۆز بە تایبەت زۆر خەڵک دەکەنە سەرشانیان ئەویش بە هەموو جۆرێکی هەیە بەرماڵان ساز دەکەین بەرماڵەکانمان قیاسیان میترێکدا 6 سانتایە من لە مناڵەوە کە دایکم چنینی دەکرد زۆرم حەز لێ بوو زۆر کەسێ باز دەکات دەڵەوە ئیشی ئافرەتانە ئیشی پیاوان نییە بەس ڕاگررتنی کولتوری کوردەواری خۆمان پیاوژن ناناسێ هەموو کەس دەتوانێت بیکە هەدەف ئەوەیە ئەو شتە کوردیە بمێنێتەوە ئێمەش من بەنۆبەی خۆم زۆر حەزی پێ دەکەم و ناتوانێت هیچ شتێکیش ڕێگرم بێ کە ئەو شتە بۆ دەیکەم یا لەبەر چییە چونکە شتێکە تایبەتە بە کوردیە بە ژن نییە. فۆتۆگرافەرێکی دانیشتی مووسڵ کارێکی جیاوازتر دەکات ئەویش ئەوەیە کە ماوەی چەندین ساڵە فۆتۆگرافەرە بەڵام دوای ئازادکردنی مووسڵ لە دەستی داعش بیرۆکەی جیاوازی بۆ هاتووە بۆ هاندانی هاوڵاتیان و گەنجان بۆ زیاتر پاراستنی ژینگە و هەروەها نەمام چاندن ئەو لە کارە هونەریەکانی داباس لە پاراستنی ژینگە و چاندنی نەمام و گرنگی دروستبوونی سەوزایی لە شارەکەی دەکات.
أنا اسمي ليث محمد. ناوێ من لەیس محەممەدە ئێک ji ئەندامên dezgehê Aynel Mosil piştî wan dest pêşxerî kirîn bu hewên darçandinê li Mosil min xwaz digel wan kar bikim wekû fotografer û hemûyê dikument bikim çunku jîngeh gelek giring e wekû ti vê pêşangehê de diyar hemû wêne li ser çandina dara ye li hemû deverên bajêrî. الشرق وحتى داخل المدينة أيضا. الهدف من هذا المعرض أو هذه الصور Armanca min ji vî karî ew bû xelkî xuya bikim jînge parastin erkê me hemû ye. Pêtiviya girîngî pê bihêdan her êk ji layê xwe ve darekê biçînî çunku bi rastî jînge di metirsiyê de ye. الواقع البيئي الصعب اللي نعيشه اليوم في العراق. كما معروف عن مدينة الموصل سابقا. موصل ji kevin daya navdar bû bi daristan û şînatiyê lê mixabin li serdemê Daişê zorbeya ewdar û daristan hatine jinavbin û hişek bûn. Lewa îro gencên Mosil bi erkê xwe rabûn, gelek dar çandin û giringî bi jîngehê dan, ev jî nameyekê bû civakî. خسرنا الكثير من المناطق. Babetê gorîna keş û hewayê jîngê ji babetên serekî ne pêtiviye bi ciddî wergirîn çunku girêdayî jiyana me rojane ye. Zerer dêgehît me hemûwan. Lewa min bi ferdî bi rêka fotoyan xelkî hişyar bikim dara biçînin. مستقبلية فيما يخص زراعة الأشجار. ئاری حەما هاوڵاتێکی خەڵکی سلێمانیە کە دەستی داواتە کۆکردنەوەی کەلوپەلە فلکلۆرە کوردیەکان کە مۆرکی کوردەواریان پێوە دیارە ئەو زۆربەی ناوچەکانی کوردستان گەڕاوە و لە هەر شوێنێک کە بزانێت بابەتێکی مێژووی و کەلوپەلێکی فلکلۆری هەیە دەهێنێتەوە و لا گەلێرەکەی خۆیدا کۆی دەکاتەوە ئەو زیاتر گرنگی بە تابلۆی هونەری شێوەکارانی کوردیش دەدات. من ناوم ئاری حەما دانیشتووی شاری سلێمانی نزیکی 20 ساڵ زیاترە لە جادەی مەولەوی کارەکەی من لە دوکانێکی بچووکەوە دەستم پێ کرد حتمما کاری هونەری نەبوو کاری دیزاین بوو خولیایکی هونەریم هەبوو ئەم خولیایە دواترش خولیاکەم گەورەتر بوو بۆ ئەوەی کە شوێنێک داین لە خەیاڵما بۆ شوێنێک هەبێت شوێنێک دروست کەم وەکو گەلەریەک کە نمایشی ئەو کەرەستە و پێداویستێ پێشینانەی کە لەم ناوچەیە بەکار هاتووە لێرە کۆی کەمەوە پیشانی بەم نەک بەو شێوە تەقلیدی کە گەلەرەکان هەیەە گەلەرەکانی ئەم ناوچەیە بەو فۆرمەی کە خۆم لە خەیاڵما هەبوو تێکەڵەیەک هەم لە تابلۆ هەم لە کەرەسەکان ئەمە خولیان بوو نزیکی 4 ساڵە خەریکی کۆکردنەوەی کەلوپەلە هونەرەکانی ئەم ماڵتەقەیە. بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی پڕڕەنگە پڕفەڕەنگە کولتورێکی جوان و دێرینی هەیە ڕاست خەریکە لە ناو ئاچێت لە ناوچوونێکی جددیش هەیە لەسەر ئەوە دواتریش ئەگەر سەرنج بیت بۆ نمونە بێگانەیەک یێتە ناوچەکەت یەکتە مانتیقەکەت تەنها مۆڵ ئەبینێت تەنها ئەو شتە تەقلیدیانە کە ئەبینە کە خۆیان هەیەە من خەمەکەم زیاتر لەوە بوو هەر ئەوروپیەک هەر بێگانەیەک ئەهات هیچ شتێکمان نەبوو بڵین ئەمە مۆرکی مێزۆپۆتامیایی ئەم ناوچێ ئێمە کوردین مەسەلەن پیشانی بین زیاتر خەمەکەم لەوە بوو ئیتر نزیکی وەکو ئاماژەم پێیان 4 ساڵە خەریکی کۆکردنەوەم چکە زۆر گەڕام زۆر ڕیسێرچم کرد بۆ شتەکان
و هەدەفم ئەوەیە دواتر شوێنەکە تەواو بێ بە کوردی. هەر پارچەیە کە من لێرە پیشانی ئەم بە ئەمانەتەوە پیشانی ئەم چکە من تەرکیزم لەسەرەوەیە کە ئەم کەڵچەیە ئەم کولتورەیان ئەم کەرەسەی کە بەکار هاتووە لە پێشینەیە ئێمە ئایا بەکارمان هێناوە؟ بەڵێ ئەم شتانە کە لێرە ئەیبینن من زۆر گەڕاوم هەتا هەم ماتریاڵەکەیم دەستکەوتووە هەم کڕیومە هەم لێرە خۆم ماندوو کردو بە سێرچکردن بەوەی کە ئایا لە مەنطقەی خۆمانە ئەم کەرەسەیە بەکار هاتووە ئەمجا پیشانی بەم نەک ئینەتەوەیەکی تر بێت من تێکەڵەیەکی نەتەوەکانم کردووە بەڵام حقت کەل و پەلەکان هەمووی لەم مەنطقەی خۆمانە بە تایبەتی مەنطقەی میزۆپۆتامیا کە ئێمەش بەشێکین لەو شوێنە بەکار هاتووە پرۆژەی داهاتوومان ئەوەیە ئەو ئیشا ئەو پەیکەرە مەسەلەن گۆزەیە مەسەلەن هەر شتێک ئێمە دروستی یەکەینەوە بە ڕێژەیەکی بەرچاو ئەتوانرێت بفرۆشرێت لە داهاتووە. بەشێکی تر لێرە بەشێکە کە لە دواوەیە تایبەتی یەکەن وەکو هۆڵێکی نمایش هۆڵێکی نمایشی شێوەکاری بۆ شێوەکارە کوردەکان ئێستا وەکو بەرنامەی دەستێکمان لە سەر چەند هونەرمەندێکە هونەرمەندێکی دێرین تەڵان دواتر ئەبێ بە شوێنێک ئەتوانرێت شێوەکارەکان لێرە نمایشی هونەرەکان بکەن. استراتیجی من ئامانجی من بۆ داهاتوو ئەمەوێت گەلێرەکە تەواو فراوانتر بکەم و کۆمەڵی هونەرمەندی تر کۆمەڵی خەمخۆری تر بێتە ناو پرۆژەکە و پرۆژەکە بە یەک کەس ناکرێت ڕاستە من نزیکی 4 ساڵە ئیشی لەسەرەکەم و زیاتریش بەڵام ئەمەوێت پرۆژەکە لەوە گەورەتر بێت ئەمەوێت دەنگانەوەیکی باشتری هەبێت کۆمەڵێک خەڵک هاوکار بن لە پێشخستنی ئێرەیە پێشخستنی گەلێرەکەیە و ڕەنگ و ڕوخساری شارەکە جوانتر بکات. لە ماوەی ڕابردوودا پێکەوە بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد.